بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەین. دوجار ئەو وادەی کە دەستنیشان کرابوو بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان سەعات بە سەعات لێ نزیکە بینەوە. بانگەشە بە ماوەی 20 ڕۆژ هەبوو هەموو کاندید و حیزب و لایەنە سیاسیەکان ئەوەی لە توانایانە هەبوو کردیان و وتیان و بۆ خەڵکیان خستە ڕوو. سبێنێکە ڕۆژی هەینیە بڕیارە لە سەعات حوتی بەیانی تاکو سەعات 6 ئێوارە هێزە چەکدارەکان واتە ئاسایش و پۆلیس و پێشمەرگە دەنگ بدەن کە پێوترێ دەنگدانی تایبەت. ڕۆژی یەکشەمەش کە 20 ئۆکتۆبەرە بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ دەنگدەرانی گشتی بەڕێوە بچێت. ئێمام شەو باس لە هەڵبژاردننی یا با بڵین باس لە بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەتەکەین کە بڕیارە سبێنێ بەڕێوە بچێت بە میوانداری زۆر بەڕێز سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستودیۆ میوان. کاک سۆران بەخێربێت. زۆر سپاس کاکدا. بڕیارە سبێنێ 215,960 دەنگدەری تایبەت کە هێزە چەکدارەکانن هێزە ئەمنیەکانن لە هەولێر 89,791 لە هەڵەبجە 952 لە سلێمانی 78,661 لە دهۆک 40,956 کەس دەنگدات. جارە با من ئەوە بپرسم لە هەندێک لە وڵاتان ئەگەر کەمیش بێ هێزە چەکدارەکان بۆیان نییە دەنگ بدەن بۆیان نییە تا هێزی چەکدار بن ممارەسەی سیاسی بکەن و دەنگ بدەن. لە عێراق دەنگ ئەدرێ و ژمارەیەکی زۆریش دەنگ ئەدا لە هەرێمی کوردستانیش تەنانەت ئەوانەش نین کە لە با بڵێن ڕەبایە و لە مەقەڕەکانیان لە ئەرک و واجبان یا لەسەر شەقام لە ئەرک و واجبان هێزی ئەمنی بە زۆری دەنگەدا. حەزەکەم ئەم وێنەیەم بۆ ینی ڕوون بکەیتەوە ئایا هێزی چەکدار باشترە دەنگ نەدات یان بەس ئەوانە دەنگ بدەن کە لە ئەرکان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە هێشتا شکلێک لە ممارەسەی ئەوەی ناویان ناوە دیموکراسی هەڵبژاردن شکلێک لە پەراوێزا ممارەساکەین واتە ئێمە هێشتا دامەزراوەی حکومڕانی بۆ هاو نیشتیمانیانمان نییە. دامەزراوەیەکمان هەیە ناوی حکوومەتە ئەم حکوومەتە تا ئەم کاتە هی حیزبە لە ناویە دەبوو ئێمە هێزی هەموو هاو نیشتیمانیانمان هەبێ هێزی نیشتیمانیمان هەبێ بۆ پارێزگاری لە قەوارەی هەرێم لە سنوورەکان لە ناوخۆ لە ڕووی ئاسایش و لە ڕووی پاراستنی هەموومان وەکو یەک. ئەمەمان نییە بەداخەوە ئەوەی هەمانە نیشتیمانی نییە ئەمەی هەمانە حیزبیە. هێزی ئەمنی لە هەرێمی کوردستان بە تەواوی حیزبیە بەو مانایی تا ئێستا ئێمە یەکەی هەفتامان هەیە یەکەی هەشتامان هەیە. من پێم سەیرە چۆن یەکێتی ڕازی بووە هەفتا کەمترە لە هەشتا هەردووکیان هەشتایان نەبێ یا هەردووکیان 75یان نەبێ واتە ئاوا دابەش کراوە. ئەوان زێرەڤانیان هەیە ئەمان بەرگری و فریاکەوتنیان هەیە. ئەوان ئاسایشی خۆیان هەیە ئەمان ئاسایشی خۆیان هەیە. لەگەڵ ئەوەی کە ئەمانە ڕاستە ئاسایشی ئەم هەرێمە و شارەکانە پارێزن بەڵام دەبوو ئەمانە بێلایەن بن لە هەموو بابەتێکی سیاسی ململانەیەکی سیاسی. بێلایەن نەبوون لە ڕابردووە؟ نا ئەوە تا دەیبینی حیزبین لە نێو ئەم دەستگا ئەمنیانە بزانن یەکێک لەم ئەفسەرانە یەکێک لەم کارمەندانە یەکێک لەم پێشمەرگانە سەر بە
لایەنێکی ترە ئینتیمای سیاسی هەموو کەس ئازادە بۆیان هەیە هەر هەمویان ئینتیمای سیاسی و بیر و ڕای خۆیان ڕێز لێ گیراوە و هەیان بێ بەڵام ئەمانە نابێ موڵکی حیزب و شەخص بن نابێ کاک فڵان و کاک فیسار ئەمر بکا بە سەریانە لە ژێر فەرمانی ئەوا بن دەبێ ئەمانە بە تەواوی سربەخۆ بن من و تۆ و هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بە یەک چاوسەیرکەن بە یەک ئاست و مەسافە لێمان نزیک و دوور بن بەڵام بەداخەوە ئەم هێزانە لە ژێر هەیمەنەی حیزبان لە ژێر چاودێری حیزبان لە ژێر هەڕەشەی حیزبان لە ژێر نانبڕین و چاوسورکردنەوەن ئەمەش زیاتر لە هەڵبژاردنەکانە بەدیەکەین کە دەبینین جگە لە کاندیدەکانی دەسەڵات جگە لە بەرپرسەکانی حیزبی دەسەڵات هیچ کەس نەچۆتە ناو ئەم هێزانە هیچ کەس ئەم هێزانەی بەکار نەهێناوە بۆ پارێزگاری لە دەنگ و نفوز و کەرنەڤاڵ و چی و چی خۆی هیچ کەس نەچووە پێیان بڵێ وەرن ئەمە فۆرمێکی نمونەیی نموزەجی دەنگدانە ئەبێ دەنگ بی بە لیستی من ئەبێ کاندیدەکەش من بۆ دیاریکەم ئەمە دەیسەلمێنێ هێشتا ئەم هێزانە هێزی حیزبین بەڵام خەڵکی باش و خەڵکی زۆری تایە کە بیر و ڕای سیاسی جیاوازە ڕێز لێ گیراویشە نابێت لە ژێر هیچ فشار و هەڕەشە و چاوسورکردنەوەیەکە بیر و ڕای ئازادانەی ئەم هێزانە بەکار بهێنرێ دەبوو ئەمانە بێلایەن بن لە پرۆسەی هەڵبژاردنە خۆ لە وڵاتانی پێشکەوت و ئەمانە بیر و ڕای سیاسیان هەیە بەڵام ئەرکی ئەم لە هاوڵاتیەک جیاوازە ئەرکی ئەم دیاریکراوە تەدەخول ناکات لە سیاست و ململانەی سیاسی نێوان حیزبەکانی کە دێنە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە بەڵام لای ئێمە تا ئێستا نەخێر باش و لە عێراقیش وە گوتت بە هەمان شێوە حەشدی شەعبیە حەشدی عەشائیریە هێزە ئەمنیەکانی ترە هەموو بەشداریەکەن لە هەڵبژاردنە و وەلای حیزبی و ئەوانەشیان دیاریکراوە کە ئەمە بۆ کوێیەوە بۆ کێوە عایدی کێیە باش ئەوەی کەوتم ئەگەر هەڵە نەبم وازام لە تورکیا لە کاتی هەڵبژاردنە ئەوی پێوترێ هێزی چەکدار بەشداری ناکات لە هەڵبژاردن بە بڕوای تۆ ئەمە خەسن بۆ هەرێمی کوردستان و عێراق ئەگەر ئەم بڕیارە بدرێ هەچەنە دەسەڵاتدار لەوە چ ئەم بڕیارە نەدەن بەڵام ئەگەر بڕیارێکی وا بدرێ لێکەوتەکانی چۆنە بێ بە بڕوای تۆ باشە یا خراپە طبعا باشە بۆ باشە لەبەرەوەی ئەم هێزانە حیزبین مادام حیزبین وەکو کادری حیزب مامەڵەیان لەگەڵە کرێ کە نابێ ئەمانە وەکو کادری حیزب مامەڵەیان لەگەڵ بکرێ ئەمانە دەبێ موڵکی گشتی بن بۆ کەس یەکلایی نەبنەوە ڕای خۆیان ڕێز لێ گیراوە بەڵام نابێ هێزێک بیان هێنێ حیزبێک بیان هێنێ دەنگیان پێبا بە خۆی کاندیدەکەشیان بۆ دیاریکە ئەی ئیرادەی ئەم کەسە لەکوایە ئەین تەنان کاک سۆران کاندیدەکەشان بۆ دیاریەکرێ بەڵێ بۆ نمونە هەندێک کاندید هەیە خۆی فرۆشتووە چکە لای ئێمە مەوزوعی خۆفرۆشی زۆر ئاستێکی نزمە یەکێک کە خۆیە فرۆشێ لە بەرچاوی جەماوەر نەک جەماوەری گشتی جەماوەری ئەو حیزبەشی کە یەکێک دێ بە خۆفرۆشی ئەچێتە ناوی و یەکسەر ئەچێتە سەر حازری پێڵێن ئێمە بە زەمانەت تۆ ئەکەین بە کاندید بۆی دەربچی بە دەنگی تایبەت یان ئەگەر بە دەنگی هاوڵاتیە گشتیەکان بێ هەر ڕێخستنەکانی ئەو حیزبە ئەو کەسە دەرناچێت دەرناچن بە ناچار بە هێزی تایبەت دەریەچێنن بەڵێ بۆ چونکە ئەمریان پێ ئەەکەن ئەبێ دەنگ بن بە کاندیدی ژمارە ئەوەندە لەبەرەوەی ئێمە مەبەستمانە دەریچێنین یان پێکهاتەکان چ لە پێشوو چ ئەم پێنجەی ئەم جارەش ئەم پێنجەی ئەم جارەش هەر پێنجیان
دووەکەی سلێمانی و سێیەکەی هەولێر و دۆک بە دەنگدانی تایبەت دەرەچێنرێن. حەزەکەی ئێستا پێتەڵم کێیان دەرەچن لە دەنگدانی تایبەت دەرەچن وە سبەی نێش کە دەنگە درێ پاش فەرزکردنی دەنگەکان دەرەکەوێت کە پێگاتەکان لە دەنگدانی تایبەتا دەرەچن. لە کاتێکە ئێمە هێزی پێکهاتەکانمان لە هەرێمی کوردستان بەجیان نییە کە ئەوان خصوصیەتی خۆیان هەیە پێکهاتە دەبێت لە نەتەوەی خۆیان لە ئاینی خۆیان دەنگیان پێ بدەن. ئەوانیش تێکەڵ بە ململانەی 95 کورسی لایەنەکانی تر نەبوون. ئەوان منافەسەی خۆیان لە ناو 5 کورسی دوای 95 جا دێمە سەر وردەکاریەکەتر. بەڵام ئەوەی کە باسمان کەوتمان هێزی چەکدار دەنگدایە دەنگ نەدا، ئەوە گریمان لایەنە سیاسیەکان و دەسەڵات لە عراقی شولێرە ڕێنایە دەنگ نەدەن. بەڵام پرسیارەکە لەوەیە بۆیە ئەو داتایان بخوێنەوە 215,960 چەکدار لە پۆلیس و ئاسایش و کۆماندۆ و پێشمەرگە ئەمانە. خۆ ئەمە ڕۆژی یەکشەمە کە 20 ئۆکتۆبەر هەمووی لە ئەرکانیە. یعنی ئەگەر هەر هێزی چەکدار دەبدا بۆ تەنها ئەوانە نەبێت کە بە فعلی لە ئەرکان بۆ ئەوانە لەوانەیە هەمووی نەگاتە 50,000 دەنگ دەرێ. خۆی ئەمانە بۆیان هەیە وەکو هاوڵاتی دەنگ بن. ئەوەی لە کارتەکانیان جاکراوەتەوە. بەڵێ ئەم قسەیە دەقیقە کە ئەکرێت تەنها ئەوانەی لە ئەرکان ناوی ئەوانە بدرێ بە کۆمیسیۆن بە تایبەت دەنگ بدەن لە دەنگدانی تایبەت. ڕاست چکە دەنگدانی تایبەت تەنها هێزانەکان ناگرێتەوە، نەخۆش و سزنی زیندان و هەندێک شوێن کە خصوصیەتی خۆی هەیە. جارە کاکسۆران ئەوەی تیانە ئەوەی تیانە تەنها هێزی چەکدار و ناوخۆ دەنگەدا. مەبەستم ئەوەیە دەبوو وابێ. بەڵام بۆچی ئەمان دێن ئەوەی لە هێزی ئەمنی و ناوخۆ بێ هەر هەموو یەخەنە ناو دەنگدانی تایبەت لەبەر ئەوەی بەکاری بێنن بۆ خۆیان. واتە ئێستا لایەنەکانی دەرەوەی دەسەڵات کە ئەچنە هەڵبژاردننی ڕۆژی 20 مانگ ئەو 215,000 دەنگەدا 200,000 بۆ خۆیانیان یەکلایی کردوێتەوە. چاویان لەسەر سوور کردوونەتەوە، فشاریان لێ کردوون لە کاتێکە هەموو ئەمانە نایاساین ئینە سەرەوە. باشە لە ڕابردووە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە هەرێمی کوردستانی شوو بۆ عراقیش کاکسۆران لەناو هێزە ئەمنیەکانە لایەنەکانی دیکەش کەم تا زۆر دەنگیان هەبووە. یعنی من ئەمەوێ ئەمە وەکو خاڵێکی ئیجابی ینی قسەی لێ بکەین. ئەکرێ بۆ نمونە با مەسئولەکەی بەرپرسەکەی بەرپرسەی حیزبی و عەسکەریەکەی زەختی لێ بکە، بەس خۆ بەپێی ڕێکارەکانی کۆمیسیۆن خۆی و خوا نەبێ کەس نازانە دەنگیاوە بەچێ بۆ ئەبێ بترسێلەوەی کە هەڕەشەی موچەیان فەسلی لێ بکرێ و دەنگدا بوو کەسێک کە ئەم نایەوێت. جا دێنەوە سەر ئەوەی کە ئەم هێزانە گیان لە فەرمانبەرێک، گیان لە خانەنشینێک، گیان لە هەر موچە خۆرێکی تر، ئەمانە هێزی چەکدارن، چ پێشمەرگە بن چ لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پۆلیس و زێرەڤانی و بەرگری فریاکەوتن بن. ئەمانە نابێ بترسن، ئەبێ بێمنەت بن، پلەیە بە ڕەنجی شانی خۆی و بە قۆناغی سەربازی قورسا تێپەڕیوە، موچەیە ئێستا لە بەغایە مافی خۆیەتی و لە ئەرکایە و ئەسڵەن بێمافیە کە بەیانی دەنگەدەن هێشتا موچەی مانگی نۆیان وەرنەگرتووە. ڕاستە، یعنی لە 18 دەکە دەنگەدەن موچەی مانگی 8یان وەرگرتووە، مانگێک 18 ڕۆژە بووچیان وەرنەگرت وەریان نەگرتووە. دەبێت لە بیریان بێ کە ئەمانە نەچنە ژێرباری چاو سوورکردنەوە و فشار خستنە سەر و ئەوەشی کە پێیان ئەڵێن ئێمە ئەزانین دەنگتان بەکێداوە، جگە لە ترساندن، جگە لە هەوڵێکی نەزۆک هیچ ڕاستیەکی تیانە، یا کارتی دەنگدانەکانیان لێ وەرگرتوون کۆپیان کردو بەس بووی بیان ترسێن هیچ مانایەکی کۆمیسیۆن ئەم ڕۆژ ینی دڵنیاییدا وتی هیچ کەسێک نازانێت کە چێ دەنگی داوە بچێ. ینی ئەمە زۆر جاریان دەسەڵات هێزە ئەمنیەکانی بەمە پێترسێنەڵێ ئەمە ئەزانین دەنگتان ناوە بچێت دوایی، بەڵام
کەس نازانە دەنگدراوە بچێ. طبعا من لە قۆناغەکانی دەنگدانی با بڵین تەجریبیە ئەزممویە لە قۆناغی سەیەکێک لە بنکەکانی دەنگدان لە چەمچەماڵ بۆ چاودێری پرۆسەکە لەوێ بووم. طبعاً کە تۆ دەنگت دا لەسەر کاغەزەکە و کاتێکگەی هێنیت داخلی ناو سندوقەکەیەکەی وەکو جاران نییە لولیکەی تو بەدەستی بیخەیتە ناو سندوقێکی بەتاڵی هینەوە یعنی بێ ئەلەکترۆنیەم جارە سندوقەکە سکانێکات داخڵە بێت ڕواتە ژوورەوە ئۆتۆماتیک دەنگ دراوە بە چ لیستێک چ کاندیدێک تۆمارێکە و داخلی داتاکەیەکە لە نەتیجە و تۆتەڵا شریتێک دێنێتە دەرەوە ئەڵێ لیستی ئەلف کاندیدی با ئەوەندەی هێناوە تەواو هەمووی داوە نەخێر ئەوە نەزانراوە زانینی ئەوەی کە تۆ دەنگت داوە کارتەکەت بایۆمەترێکەت داخڵە بێ پەنجەمۆرەکەت تاکی دەکا کە تۆت بەس ئەوەی دەنگت داوە بەکێت داوە هیچ کەس من حەزەکەم بە وردی لەمە قسە بکەین حەزەکەم هەموو دەنگدەرانی کوردستان بە تایبەت و گشتیەوە دڵنیا بکەمەوە بایۆمەتری تۆ تعبیرە لەوەی کە تۆ ئەم کەسەی دەنگە دەی ئەوە نەماوە شەوی دەنگدان جنسیە و تەسکەرە ئەوەندە بێحورمەتیان کرده بوو بە گەڵابە ئەیان هێنا و پڕیانە کردەوە و ئەوەی لە خاریج بۆەوەی لە قەبرستان بوو دەنگیان بۆیە بە ناوی مردوو زیندۆ دەنگیانەدا بۆ نمونە لە لیستی تۆماری دەنگدەرانە لە شاری هەولێر و دووهۆک 430,000 دەنگ لابراوە ئەو تۆمارەی کە ئێستا عێراق کاری پێەکە هەمووی زیندووە نەک زیندوە کاک سۆران ئێستا من وەک دانا محەممەد کە زیندوم و هاوڵاتیەکی هەرێمی کوردستانم لە عێراقا و خەڵکی سلێمانیم ئەگەر بایۆمەتریەکەم تازە نەکرد بێتەوە ناوم لە لیستی تۆماری دەنگدەران و جیهازەکە دەرهێنراوە بەڵێ ئەبێ کارتەکەت وێنەی خۆشتی لەسەر بێ واتە تۆماری نوێ بێ کە ئێمە هەندێک ڕێکار لە دوای ئەم قۆناغاگرینە بەر بۆ ئەوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیش ئیجراعاتی زیاتری تیا بکرێ واتە ئەگەر تۆ وێنەی خۆتی لەسەر بێ کارتەکە بایۆمەتریەکە خۆت بی بەڵام پەنجەمۆرەکەت نەیخوێند بێتەوە ناهێڵێ جیهازەکە ئەڵێ ئەمە پێشەوەی تۆ پەنجەی لێ بی کە داخڵە بێ ئەزانێت تۆ کێشەی پەنجەمۆرێ هەیە کرێکارێکە کەسێکە پەنجەی گرفتی هەیە ئەزانرێ کە تۆ گرفتی پەنجەمۆریش هەیە نەک لەوا بۆ دروست بێ ئەزانرێ کە تۆ ئەمەت هەیە ئەوەی کە هەر گرفتی لە ئەساسەوە هەیە تێپەڕاندنی بۆ کرێوە بە ئیجراتێکی وردا ئەوە شەڕ ئەوە ئەمڕۆ پارتی شتێکی بڵاو کردەوە بە ناوی جومانە غەلایەوە کە گوایە ئەگەر پەنجەمۆر نەیخوێنەوە بەس کارتەکەت پێ بێت دەنگە دەی جومانە غەلای ڕەتی کردەوە محدودە بەڵێ لە هەر وێزگەیەک لە 105 یعنی لە 100 کەس 5 کەس وێزگەیەکیش لە 400 کەس زیاتری تیانە واتە لە یەک ژوورە 20 کەس زیاتر ناتوانێت 20 کەس لەو وێزگە بۆی هەیە ئەگەر پەنجەمۆری نەک لەوێ بڵێ من پەنجەمۆرم نایخوێنێتەوە ئەوە نییە پێشتر زانراوە تۆ کێشەی پەنجەمۆرێ هەیە محاولەی چاکردنی کراوە گەر چاک نەکرابوو بەو جۆرێ واتە پرۆسەکە ئەم جارە لە ڕووی میکانیزم و ڕێکارەکانەوە لە ئەرزی واقعە تا ئیرسالی بەیانات تا ئەو کاتەی کە فەتحی سنووقەکانە کرێ و بەدەستیش لە هەمان کاتە ئەژمێردرێ گرفت لە پرۆس و میکانیزمەکانیە مەبەستم ئەوەیە با دەنگدەر تایبەتە یا گشتیە دڵنیا بێ غەیری خۆی و خوای گەورە کەس نازانێت دەنگی بەکێداوە جگەلەوە ئیجراعاتێکی تری کۆمیسیۆن کە ئیزافە کرا لەم دواییە دوو کامێرای زۆر پێشکەوتووی سەوت و سوورە کە لە قاعەیەکی 150 مەتری توانای گواستنەوەی ڕاستەوخۆی و تۆمارکردنی دەنگ و ڕەنگی هەموو شتێکی هەیە لەو شوێنە واتە ئەمە ئەوە نەماوە بڵێن وڵات سندوقێک لێرا کێشەی هەیە و وەزعێک دروست بووە و چیکرا هەمووی تۆمارە دایرێکتیش ئەڕوا بۆ کۆمیسیۆن لە بەغدا بە هەمووی واتە ئەگەر شوێنێکی دەنگدان کامێرەی تیانە سەب نەبێ
حساب کراو نییە قوبوڵ نییە نابێ ئەمەش ڕێکارێکی باشە ئەمە ڕێکارێکە بۆ ئەگەر خروقاتێک هەبوو کە کاتێک تۆمارەکرێ بەیانی پێویست نەکات بشارێتەوە یا خروقاتێک بێ کە گومان لەسەر نەتیجەکان دروستکات لێ ئەدرێتەوە و دەزانرێت چی گوزەری کردووە بۆیە جارێکی ترەی لێمەوە هێزە ئەمنیەکان با دڵنیابن هەموو ئەوەی پێیان کراوە بۆ ترساندن بووە خەری بۆ بڵم کاک سۆران ئەگەر ئەوەنە ئاسان بووە بیان زانیا دەنگیان ناوە بچێ ئەوەنە نەیانە ترسانن کارتیان پێ نائێنان دەنگدانی تەجروبیان پێ ناکردن کوڕە چوزانم سوێن و تەلاق و ئەو هەموو شتانیان نائێنوانە ئەو نیشانەوەی نەیزانن ئەوە نیشانەی ئەوەیە کە دەزانن تۆ چوویتە ژوورەوە خۆت و خوای خۆت و ویژدانی خۆت و قەنەعەتی خۆت کە دەنگ بەکێ ئەدەی بۆیە ئەو دڵنیاییە لە هەڵبژاردننی عێراق ساڵی 2021 من لە بازنەی ڕانیە 25,000 دەنگم هێنا 25,000 و کەسرێکیش لە ڕانیە بازنەی ڕانیە دەنگدەرێکی زۆر دەنگیدا و نزیکی 6 لیوای پێشمەرگە کە وا حسابەکەن بەداخەوە مەتابعی یەکێتیە 2 لیوا کە بەداخەوە وا حسابەکەن مەتابعی پارتی یعنی 8 لیوای لەوێ دەنگیدا پێشمەرگە هات لە ڕانیە دەنگیدا دەنگدانیان لەوێ بوو یەک کەس لەسەر ئەوەی من 25,000 دەنگم هێناوە کەس فەسڵ نەکرا پێی نەوتراوە تۆ دەنگت بە سۆرانداوە لە کاتێکە من لە دەنگدانی تایبەت زۆرترین دەنگم هێنا ئەمە قسێکی زۆر مهمە بۆیی کە دەنگدەرانی تایبەت بزانن کە بە فعلی تۆ دەنگت هێناوە هیچ کەسێکی بە نەدراوە لە ئاسایش دەنگی زۆرم هێنا لە پۆلیس دەنگی زۆرم هێنا لە پێشمەرگەش دەنگی زۆرم هێنا سە وایوان هەموو فەسڵ کرانە ئەگەرەوە بۆیە یەک کەس پێی نەوتراوە تۆ دەنگت بەکێداوە کاک سۆران هەر تەنەمن تۆ بانخواز و مامۆستای ئاینی نین بەڵام وا بزانم بەهۆی ئەم سەح و ئیسلامی و ئەو هاوڕێیانەمان برایانەکە هەمانە شتێک ئەزانین تەنانەت مامۆسایانی ئاینی باز لەوەکەن ئەگەر سوێنگیشان پێخواردی تەلاقیشان پێخواردی مادەم بە زۆرە ئەم بابەتە تۆ بڕۆ دەنگەکەی خۆت ببەوەی کە ئەتەوێ حەزەکەی سوێن و تەلاقیش بخۆ ناکەوێت وەک تەلاقەکەی باران بەگە ناکەوێت ئەوە مامۆستایانی ئاینی ڕوونیان کردوتەوە ئینسان لەژێر ئیکراه و ئیجبارە هەندێشتی پێ بکرێ ئەوان ڕوونیان کردوتەوە نەچنە ژێرباری ئەوەی بترسن یا جا ئەوانە زۆر لەخوا ناترسن تا بە سوێن و شتی ژین بکەنە مۆبایل بردنە ژوورەوە بۆ وێنەگرتن ئەویش قەدەغێت ئەوان مۆبایل ئێستا من لەگەڵ کەسێک قسە بکرد وەکو بڵێ ئەهێڵن بچێتە ژوورە بەس وێنەگرتن بەکارهێنانی ئەو کاتە بریکاری لایەنە سیاسەکانتان چاوکراوە بن یەک دوو ئەم کەسە قەیچێکە با ڕسمەکە بگرێ ئەگەر بە زۆریش بوو دوای داواکە بڵێ ئەمەم بۆ تەلەفکەنەوە ڕسمەکە بنێرێتەوە بۆوان وەرەقەیەکی تر وەرگێ و دەنگ با بەکاندید و لیستی دڵخوازی خۆی ئەگەر زۆر فشاریان لەسەری هەیە و وەرەقەیەکی زیاد تەلاقی باران بەگانەی خواردووە تەلەفی کاو بڵێ وەرەقەیەکی ترم بەنێ مەجای تایە بۆی ئەوەی لە شەرعیەش بکە زۆر باشە ئەوەی کە ئەم جارە دەنگدانی سجن و نەخۆشخانەکان لابراوە چۆنە لای تۆ ئەمە ئەزانی دەنگدانی دەرەوەی وڵاتیش بێگومان یعنی هەست کرا کە چ تێچوو بڵیت چ هەندێک ڕێکار هەیە تایە گیراوەتە بەر لە ڕاستیە کۆمیسیۆن خۆی بەڵێ بڕیاری داکە لا ببرێ بۆ ئەوەی هەندێک گومان لەسەر نەزاهەتی پرۆسەکە دروست نەبێ شتێکی باشیشە ینی بەڕای من ئینسان ئەگەر ئازاد نەبێ دەربڕینی ڕایەکەشی زۆر ئازایانە و ئازادانە نییە ئەوەشی لە دەرەوەی وڵاتە ئەوەندە پەرتەوازەیە کۆمیسیۆن ناتوانێت ئەوەندە وڵات کۆبکاتەوە یا لە یەک وڵات لە چەند وڵاتێکی ترەوە خەڵک بڕوا بۆی بۆیە بڕیاردرا
کورد بکرێتەوە و پخۆت بکرێتەوە بۆی هەم کولفەکەمتر بێ هەم نەزاهەتی پرۆسەکەش زیاتر بێ لەبەر هەندێک لەو ئەسبابانە بووە. باش کاک سۆران من بابەتێک باسەکەم ئێستا مایی بەڕاستی پێکەنینە وەک تەلاقەکەی باران بەگ وایە تەوان چەند لایەنێک بە پیس زانیاریەکانی من پێشەوەی بێمە بەرنامەکەەوە من لەگەڵ مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵ قسەم کرد یاداشتێکیان ناوە بە کۆمیسیۆن چەند لایەنێکن لە دەرەوە یەکێتی و پارتی کە داوایان کردووە لە دەنگدانی تایبەت هاوڵی دەنگدەر نەبێت چونکە هەندێک لەوانەی کە سیقیان پێی نییە بە هەموو ئەو جۆرە زەختەش ئەترسن هەردەنگ باڵەنە من نەخوێنەوارە با کەسێ لەگەڵی بچێتە ژوورەوە دەنگەکەی بۆ با یعنی چی کابرا لە هێزێکی ئەمنی دامەزراوە بەڵام نازانێشت بنووسێ و نازانە بخێنێتەوە شتیوە ڕاستەوە بۆ مای پێکەنین و مەهزەرێ نیە بەڕاست طبعاً یەکێک لەو بابەتانە ئەوەیە کە گومانیان لە هەر کەس هەبێ دەنگیان پێنادا بە ناوی نەخوێنەوارەوە گوایە یەکێک بچێتە ژوورەوە بەڵام کۆمیسیۆن خۆی بەقەدەر ئەوە بەشی ئەوە لە ژوورەوە خەڵکی هەیە ڕێنمایی هەر کەس بکەن چی پێویست بێ بە ئەمانەتەوە پرسیارەکە لەوەیە ئەکرێ کابرا هێزی ئەمنی بێ خوێنەواری نەبێ خۆلانی کەمە بە شەشی سەرەتایی هەبێ وەڵا ئینسان بەشی ئەوە توانای خوێندنەوە و نووسینی ئەگەر خوێندنەوەش نەبێ خۆسە خۆ دەزانی هەموو بۆ بەڕست بوو بە لۆگۆ لۆگۆکەی بینێت و قەڵامەکەی کۆمیسیۆنی لە پاڵا لێ بەڵێ ناوە بەهانە نییە هەرچەنە ئەمڕۆ شتێکی تر بڵاو بۆ کە لە نزیک بنکەکانی دەنگدان لە چوونە ژوورەوە بۆ دەنگدان هیچ کەس کارتی خۆی نەدا بە کەسێک بە ناوی ئەوەی هاوکاریەکە و ڕێنماییەکە چونکە گوایە هەواڵێک بڵاو بۆ تۆ من نازانم تا چەند سەحەتی هەیە چەند کەسێکیش پەیوەندی کرد بە منەوە کە هەندێک کەس لە نزیکی بنکەکانی دەنگدان ئەڵێن ئێمە ڕێنمونی تەکەین هاوکاری تەکەین ناوەکەتە دۆزینەوە کارتەکەتمان بەرێ کارتی خۆت نەدەی بە کەس لەسەر جیازی خوێندنەوەی پەنجەمۆرەکەت نەبێ چکە ئەگەری هەیە شتێک بن لە سیم کارتەکەت بیڕوشێنن بۆ ئەوەی کە جیهازەکە نەیخوێنێتەوە تۆ لە دەنگدان مەحرومە بیوە ببیت ئەمە گرنگە بۆ تایبەت و بۆ هەردووکی بۆ گشتی هاوڵاتیانی بەڕز دەنگدەرانی بەرزۆ کاکسۆران وتی کارتی دەنگدان کارتی بایۆمەتریک کاک سۆران پێێتی کارتی دەنگدانی خۆتە بەڵێ ئەم سیم کارتە باشە ئەگەر شوختێکی تێ بکرێ بەیاناتەکان ناخوێنێتەوە کاتێک کە ئاوە داخلی ناو جیهازەکەیەکە باشە تۆ ناناسێت کە جیهازەکە ڕاستە ئەمە تۆیت وێنەی خۆتە کارتی دەنگدانتە کاتێک کە داخلی جیهازەکە کرێ ئەبێ یەکسەر هەموو زانیاریکی تۆ بێتە شاشەکەی بەردەستی کارمەندەکەی کۆمیسیۆن ئەگەر نەهات ئەم کارتەوە کووایە تەزویر بێ ڕاز نەبێ تۆ ناناسێ بۆیە هیچ کەس کارتی خۆی بەغەیری ئەو کەسەی لەسەر جیهازی خوێندنەوەی کارتی بایۆمەتریە لە ژووری دەنگدان نەیدا بە کەس یەکێک پێشی کەوێ و بڵێ دایەکیان بابە حاجی خوشکێ براوەرە من ئێستا هاوکارتە بم و من لەگەڵ تا دێم نە ڕەنگە شوختێک بدا لەم سیم کارتە ئیتر تۆ ناتوانانی دەنگ بیت ئەمە ئەگەر ڕاستیش نەبێ ئەم هەواڵی کە ئێستا بڵاوە بەس وەکو ئەبێ حەزەرکەی ئەم کارتەی خۆت نەدەی بە کەس ڕاستە زۆر باشە بابەتێکی تر ئەوەیە کە هێزە ئەمنیەکان کاک سۆران سبێنە دوای دەنگدان ئەو کارتی کە بەدەست جەنابتوەکەی ئەوان جیاوازترە لە ڕووی ژمارەوە جیاوازە تەوان لیان وەرەگیرێتەوە و کۆمیسیۆن زمانی ئەوەی داوە کە یەک جار ئەتوانێت دەنگ بە وتر دەنگی پێ نادرێت و لێشی وەرئەگیرێتەوە کەوابێ ئەم 250,000 کەسە جارێکە ناتوان دەنگ بنەوە ئەمانە ناتوانن لە ڕۆژی دەنگدانی گشتی جارێکتر بەکاری بێن هەناوەقی نیە لە جیازەکە ئەم ژمارەیە کە لە پشتی هەیە نیشانێدا کە ئەمە لە دەنگدانی گشتی دەنگەدە یا لە تایبەت بابزانم پێش ئەو ژمارە زۆرە ژمارە 50 هەر یەکەیان ئاماژەیە بۆ گشتی و بۆ تایبەت بۆ یەک کە ڕۆژی دەنگدانی گشتی کە کارتەکە دەی بە کارمەندی کۆمیسیۆن نەزانێ ئەمە کارتی دەنگدانی گشتی یا تایبەتە زۆر باشە کاک سۆران ئەوەی کە باسمان کرد ئەم دەنگدانە
بەپێی ئەو ڕێکارانی کۆمیسیۆن بەپێی قسەی با بڵێن سەرۆکی لایەنە سیاسیەکان بە تایبەت ئەوانی دەرەوەی دەسەڵات بە قسەی هێزوو لایەنە سیاسیەکان کاندیدەکان دەوترێت پێچێت پاکترین هەڵبژاردن بێت لە مێژووی هەرێمی کوردستان و عێراق بەراورد بەوانەی ڕابردووی خۆی کەواتە ئەرکی دەنگدەران بە تایبەت دەنگدەرانی هێزی چەکدار کە 250,000 کەس سبێنێ دەنگەدات ئەچنە بەرچە بەرپرسیارەتێکی ئەخلاقی دنیایی قیامەتی ئەزانی کاکدانا ئینسان ئەگەر لە ڕووی سیاسی و بیرکردنەوەی لە ڕووی حیزبی وەرچی بێ خۆی ئازادە و دەبێت ئەم ئازادیەی خۆی ممارەسە بکە ئەم قەناعەتەی خۆی ممارەسە بکە ئەگەر پێشمەرگەیە ئەگەر ئاسایشە ئەگەر پۆلیسە ئەگەر هاوڵاتیە ئەگەر فەرمانبەرە ئەگەر موچەخۆرە ئەگەر کاسبکارە هەندێک شتی لە یاد بێ چی ئەو شتانە چیە؟ لە یادی بێ ئەم ئینسانە بە کەرامەتی خۆیەوە بە حوڕیەتی خۆیەوە تعبیر لەوە بکا کە چێ دیاریەکە بۆ ئەوەی حکومڕانی 4 ساڵی ئایندەی ئەم بکە باوەڕ بکە کاکدانا بۆیە ئەم هەرێمی کوردستانە گۆڕانکاری تایە تا ئێستا هاتووە و نەبووە بەشی زۆری لەسەر شانی خەڵکە خەڵکی کوردستان ئێستا ئێوە ئەبینن دەڵێن حکوومەت ماوەی بەسەر چووە بۆ چکە مودەی خۆی 4 ساڵە پەرلەمانیان درێژ کردەوە محکەمەی اتحادیە هەڵی وەشانەوتی بۆی نییە تەمەنی خۆی درێژکە ئەبێ خەڵک بڕیار بدات چیتر ئەکا بە نوێنەری چیتر ئەنوێرێ بۆ نوێنەری ئەم نوێنەرانش دەنگەدەن بە حکوومەتی ئایندە معقولە من و تۆ بچین تەماتە بکڕین چاو بنوخێنین و بڵین قوربان کیلۆیە تەماتەمان بۆ تێکە خەڵکێک ئامادە بێت لە تەماتەکڕینا فێڵە لێ بکە لە 4 تەماتەی کە ئەیکڕیت ئامادە بێ سیانی شکا و گەنیوت بۆ تێکە تۆ ئامادە نەبی قوبوڵی کەی بڵێ زەحمەت نەبێ لەبەرەوەی من پارەتە دەمێ پارەت نادەمێ بۆ ئەو تەماتە خراپە ئەبێت تەماتەی جوانی تێکەی چونکە تۆ لە ڕووەوە بە منەوتووە ئەمە تەماتەیەکی جوانە کیلۆی بەوەندەیە معقولە تۆ بۆ تەماتە کڕین کە کیلۆی بە 1000 دینار بێ ڕازی نەبیت خراپێکی تێ بکرێ چۆن ڕازیەبی بۆ 4 ساڵی حکومڕانی حکوومەت و پەرلەمان حکوومەتێ هەڵ ببژێردرێ 4 ساڵ ژیانی تۆ لە ژێر بڕیارەکانی ئەوە بڕوە پەرلەمانێک هەڵبژێری هەتایە نەوەکانی دوای تۆش بەو یاسایانە کار بکەن کە ئەم پەرلەمانە دەری ئەکا بەقەر تەماتەکڕینێ پێوەی خەریک نەبی بڵێ من متمانم بەم کەسە هەیە بتوانێت نوێنەری من بێ تۆ قەت نوێنەرێکی خراپە نێری هەڵی بژێری ڕاستپاردەیەکی پیا بنێری بۆ شوێنێ ڕاست ئەگەڕێیت ئەڵێ با کەسێکی باش بدۆزمەوە ڕاستپاردەی خۆمی پیا بنێرم بۆ فڵان شوێن بۆ ئەوەی نەڵێن کاکدانا چۆن بەم کەسە بێمتمانە و نادەستپاک و نائەمینە ڕاستپاردەیەکی ناردووە بە ئێمەی بڵێ پێچێ نیوەی گۆڕی بێ پێچێ قسەی کاکدانا نەبێ پێچێوە خۆی نەیگەیەنێ باش ئەی بۆچی بۆ حکومڕانی 4 ساڵ 4 ساڵ ئەی بنیە تۆ بە 25,000 دەنگ بیت ئەی بنیە بە کارتێکی موبایلی 10,000 دیناری دەنگ بیت ئەی بنیە ئەم ئیرادەیەی خۆت کە وجودی خۆتە کە قەنەعەتی خۆتە کە ئەگەر دەسەڵات گوێت لێ ناگرێ لە 1 ڕۆژە لە 4 ساڵە گوێت لێ ئەگرێ تۆ تعبیر نەکەی لە حەقیقەتی خۆت و لە بڕیاری خۆت و لە وجودی خۆت من ئەگەر ناڕازی بم ئامادە نەبم بچم ناڕەزایەتی خۆم ئاوا ئەم دەسەڵاتە ئەم حیزبانە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە دێنە بەردەستی منی هاوڵاتی پێمەڵێن تۆ بڕیار بدە ئێمە هەڵەبژێری یا ڕەدمانەکەیتەوە من بڵێم وەڵا نایم بەڵام بەیانیش
بڵێ مەکەی وڵاتە مەکەی حکومڕانیە مەکەی ژیانە مەکەی گوزەرانە چۆن نەبێ حکومە دوابێ ئەی زەحمەت نەبێ و کاتەی ڕنگ ڕێژی حکومڕانی کرا بۆ نەچووی بڵێ من تۆم ناوێت تۆم ناوێت تۆم ناوێت تۆم ناوێت خۆقابی لە یەکێکی باشی تیانێ بڵێ زەحمەت نەبێ ئەم ساڵە تەرسێتی 4 ساڵەیەم بە تۆکەم بە نوێنەرم. باش کاک سۆران ئەم هێزانەی کە بەیانی دەنگەدەن لانی کەم لە 2014 تا ئێستا نزیک بە 6 موچیان بە ئەنواع شێواز بە لێبڕینی لە سایە 20 و بە زیاتر و بە کەمتر و بە هەر نەدانی هەندێک موچەی مانگەکان کە زۆرینەی ساڵەکان نۆمانگ بووە. ئەگەر ئەمانە لا سامەحەڵڵا من هەم ئەم پرسیارە لە دیدارێکی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ سەرۆکی کۆمەڵی دادگەریش کراوە کەگە هەڵە نەبووەزام شەوی شەممە داوەزێ وەڵامەیەتەوە بۆ ئەو پرسیارە. ئەگەر هێزی چەکدار یان لە ڕۆژی دەنگدانی 20 ئۆکتۆبەر ئەگەر ئەمانە زۆرینە ئەم دەسەڵاتەی ئێستا ئەم یەکێتی و پارتی کە چی نەما بە یەکتری نەکەن ئەم بەوێ وت دزی نەوت ئەو بەوێ وت تلیاک خۆر تلیاک چی کارگی تلیاکیە ئەمەی وت خۆسەپێن چی ئەمانە دەربچنەوە زۆرینە بن فەرمانبەران و موچەخۆران و ئەم هێزە ئەمیانش کە لە چوارچەوەی ئەوانان چاوەڕی چی بکەن بۆ 4 ساڵی داهاتوو؟ وڵا چاوەڕێی ئەوە بکەن کە ژیانیان خراپتر بێ باشتر نەبێ بێمنەتر بن لێیان. ئەو کاتە بەغا چی تێگا لەمە؟ نەک بەغا بێ خۆیان تێبگەن. نەنە بەغا کە هەر ئەمانە هەڵبژێردرێتەوە زانیاریەکیە وترێ بەغا هەندێک شتی تێپەڕانۆ تا سەری ساڵ چاوەڕێی دەرەنجامی ئەنتیخاباتەیە گەر بزانێ گۆڕانکاریەکرێ ئەویش بە نەوەیەکی کێتە پێشەوە. دەزانی کاکدانا ئێمە دەبێ ئەم هێزانە یەک دووشت بزانن. یەکەم موچەی ئەمان چۆتە سەر عێراق بە قەراری مەحکەمەی ئیتیحادی جاران خەڵکەی وێت ئەترسم نان بڕاوم بکەن هەر کەس لەسەر هەڵبژاردن و دەنگدان نانی بڕا ئێمە دیفاعی لەکەین لە بەغدا. ئەمە بەڵێن بێ؟ ئەی تەبعاً. باش بۆیە بە ئیرادەی خۆیانەوە دەنگ بن. ئەم هێزانە ئەو جلەی لە بەریایەتیەوە خۆی کڕیوێتی لە کاتێکا پارەی جلی بۆ دێ نایدەنێ نان ناخوان لە مقەڕەکە پارەی نانەکەی لێ بڕن دەوامەکەی بەشێکیان کێشەی عایلەیان توش بووە ئەوەندە زۆرە دەوامەکەیان جگەلەوە بە پێی پلەکەی موچەکەی هاوتای عێراق نییە سەربازێکی عێراق زیاتر لەمان وەرەگرێ ئەمان قەت نەهاتون لە بەغدا بڵێن کاکە موچەی ئەم هێزانەمان هاوتاکەن لە کاتێکە بەهێزی حیزبیش ناوزەدن بەهێزی کاک فڵان و کاک فیساریش ناوزەدن بەڵام بەکاریان هێناون بۆ ململانێ بەکاریان هێن ئەمانەت بەشێکیان بەداخەوە ئێڵێم قەت لە یادم ناچێت لە حەفدەی شوبات بۆری پلاستیکی سەوزیان پێدا بوون لە هەولێر و سلێمانی لە خۆ پیشاندەریانەدا بە سۆندە و بە بۆری پلاستیک لەو کوڕکچانەیانەدا کە هی خۆیان و داوای مافی ئەوانیشیانە کرد ئەوان بۆ ئەمە ئەوان ئەم خەڵکەیانەوێ بۆ ئەوە نایانەوێ ئەمانە هێزێک بن هی ئەم نیشتیمانە و هی هەموو ئەم هاو نیشتیمانیانە بنەوە ئێمەین کە دیفاع لەمانەکەین ئەوان پێمانڵەوانە هێزی ئێمن رازین بە بێ موچەی رازین بە موچە بڕین ئێوە بۆچی دیفاعیان لەکەن وامان پێڵێن ڕاستە سەدان جاری جوایان پێوتوین و توانە ئەوان کێشەیان نییە و دەنگ ناکەن ئێوە بۆ دەنگەکە کاتم نەماوە بەڵام لە کاتی بانگەشەیە تەوتین من ئەمە بە دەرفە دەزانم جەنابەت لێرەی با لێت بپرسم بووە کەرەستەیەکی بانگەشە ینی باس لەوە کرا خاستن لە دەڤەری ئەوی پێوترێت لە کۆیە بملاوە لە ئیداری سلێمانی پارتی سلێمانی شتێک نەماوە ناوی هەژماری من و تەواو کۆتایی هاتووە فۆرمێ و تەوتی نەکرێ و چی ئەوانە ئەوە بە کورتی تەوتین بە کوێ گەیشتۆ کاک سۆران بەداخەوە ئەمەیان کرد بە هەڵمەتی هەڵبژاردن و دوای هەڵمەتی هەڵبژاردن ئەم فۆرمە هیچ بەهایەکی نییە و نایبێ ڕاستە فۆرمەکەیان لە TBI وەرگرتو و تەرجەمەیان کردووە بەڵام جگە لە هەڵمەتی هەڵبژاردن جگە لە وەرەقەیەکی فشار بەرامبەر بە یەک بەکاری دێنن هیچی تر نییە تا ئەم کاتە حکوومەتی هەرێم بە هەموو پێکهێنەرەکانیەوە ڕازینین بە تەوتین و نەشیان کردووە بەوش کە لە سلێمانی بانگەشەیە کرد کۆتاییمان بە تەوتین هێناوە بەڵێ
کۆتاییان بە هەژماری من عفو بە هەژماری منێنەوە هەژماری من بەردەوامە ئەسڵەن ئەو ڕۆژەی کە ئەوان وایەنەوت 3 کەس لە بەرگری و فریاکەوتنی سلێمانی موچەکەیان پێ نەدابوون لەبەرەوەی فۆرمەکەیان پڕ نەکردوێتەوە هەژماری من بەڵێ تەکلیفمان کرد لە عەمیدی بەرپرسی ئەوێ ناوی نایەنم چکە بە حورمەتەوە هاتە پێشەوە موچەکەی پێدان بەڵام پێیان وتووە مانگی نۆتان نادەینێ ئەگەر فۆرمی هەژماری من پڕ نەکەنەوە. دوا قسەی سۆران عومەر بۆ هێزە چەکدارەکان کە سبینە دەنگەدەن ئەلەو کامێرێ و پەیامت چێ بۆیان؟ وەڵا پەیامم ئەوەیە کە لە بیریان بێ ژیان و گوزەرانی خۆیان و خانەوادەکانیان لە 32 ساڵی ڕابردووە لە بیریان بێ ئەمان ئامادە بوون لە سەنگەرا بە سەرما و گەرما و شەو و ڕۆژ بە مەترسی و بە شەڕی داعش و بە هەموو ئەو ڕابردووی کە تێمان پەڕاندووە پڕ بووە لە ناڕەحەتی ئەوانەی کە خۆیان بە خاوەنی ئەمانەزانن لە خۆشترین ژیانان بە خوێنی ئەمانەوە بە بوونی ئەمانەوە خۆشگوزەرانیان بەس بۆ خۆیان دروست کردووە خانووی چەنی ئێوەیان ڕووخانەوە لە سەنگەرا بوون و مناڵەکانی ئێوە لە بەرسەرما و گەرما و بە بێنازی بێمنەت بوون پێتان چەندتان لە مزگەوتەکان و لە شوێنە گشتیەکاندانە بۆ چارەسەری برینداریتان لە شەڕا بۆ چارەسەری نەخۆشیتان خەڵک دەرۆزەی بۆ کردوون بۆیە بێمنەت بن ئینسانیش یەک جارە بێ بە سەربەرزی بژی نابێ هەموو ڕۆژێ بە زەلیلی بمرێ بە ئیرادەی خۆتەوە ئەگەر ناڕازیت لەو دۆخ و واقعە 2 دقە لە کاتەکەی خۆتەگری بە قەڵەمەکەی کۆمیسیۆن بڕیارە دەیت کە چی هەڵبژێری کێ حکومت بکە کێ بە باشە زانی ئەگەر ئەوەشی کە بە باشێ زانی نەگاتە حکم و دەسەڵات گرنگەوەیە تۆ بەشدارنی لەو دەسەڵاتە خراپەی دوای تۆ حکومەکە. سۆران عومەر پەرلەمانتاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ سواس بووی کە لەم پرۆگرامی ئەم شەوا لەگەڵمان بوویت. دووبارە سپاس دەکەین. خۆشەویستان وەک کاک سۆران وتی مەترسن لە ساڵی 2014 تا ئێستا چیتان بەرامبەر کراوە لە زوڵم و زۆر بە تایبەت ئەوەی کە سبێنێ دەنگەدا مانگێک و 18 ڕۆژە موچەی وەرنەگرتووە لە مانگی دایە هێشتا موچەی مانگی نوێی وەرنەگرتووە بۆیە وجدانی خۆتان بۆ دنیا و قیامەتان ئاسوود دەکەن فەرموو چی؟ بە 220,000 خانە نشینیانەکەن هەتا ئێستا حکوومەت بڕیاریدا بەڵێنیدا یاسای خانە نشینەکەیان چاکە چاکیان نەکرد هەتا لەگەڵ عێراق هاوتاکرێتەوە گوناح نییە یەکێک هەموو تەمەنی لە سەربازی و لە هێزەکانی ئاسایش و پۆلیسا بەسەر بەرێ بە 220,000 خانە نشینی بکەی دەست خۆش خواتان لەگەڵ بێ.